یعنی هەندرێنی شاری ئەولێر لا دەرو یاریگای خۆی توانی یەکسانبوون بەرامبەر بەیانی ڕانیە تۆمار بکات و بە خاڵێکەوە بگەڕێتەوە پایتەختی هەرێمی کوردستان. لە هەفتەی پێنجەم لە خولی نایابی کوردستان قەڵاتجێ لە ناو یاریگە و هاندرانیدا میوانداری هەندرێنی پێشەنگی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد، دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن. دوای چەندین هێرشی یەک لە دوایەکی هەردوو لا هەوڵەکانیان بێسوود بوو. پێش تەواوبوونی نیوەی یەکەم محەممەد ڕەزا لە خولەکی 44 یاریەکەدا بە گۆڵی قەڵاتجێی پێشخست. نیوەی دووەم یاریزانانی قەڵاتجێ بۆ یەکلایکردنەوەی یاریەکە و یاریزانانی هەندرێنیش بۆ یەکسانکردنەوەی یاریەکە هاتنەوە ناو یاریگە. یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی. دوای چەند هێرشێک نەزیر حەمید لە خولەکی 60 یاریەکەدا گۆڵی یەکسانی بۆ هەندرێن تۆمار کرد. تا کۆتاییش یاریەکە وەک خۆی مایەوە بێکسانی و هەردوو لە بەخاڵێک ڕازی بوون. بەڕاستی پلانمان بۆ دانابوو کە بتوانین سێ خاڵی وایرە بەدەست بێنین. ڕبک و مدربگە لێم پرسیینە خێر بە خاڵێک ڕازی نەبووین لە بەرچی ڕازینەوەی بەڕاستیمە ڕیارەکانی پێشوو نەمانتوانین ئەنجامی شایستە بەدەستبێنین بۆیە پێویست بوو ئەمە سێ خاڵی ئەویارە لە یاریگای خۆمان بەدەست بێنین. بەڵام ئەوەش لە گەورەی و باشی هەندرێن کەم ناکەین و هەندرێنیش یانەیەکی باشە یارێکی خۆش بوو تقریبا تا ڕادەیەک یارێکی بێکێشە بوو. الحەمدوللا شەوتی جۆم گەڕاینەوە گۆڵی بەرامبەرمان کرد و پەنالتیشمان فەوتاند. شەوتی جۆمەمە لە ئەدای فەریقی ڕازم ئینشاءڵڵا ئەوە دەکەین لە یاریەکانی داهاتوو لە یاریگای خۆمان متوانین سێ خاڵی یاری بەدەست بێنین. بە شێوەیەکی گشتی یاریەکە بەڕاستی لە هەر لای داخرا بوو تیپی قەڵاتجێ پێش قورسە ناوەڵای خۆی. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 5 هەفتە یانەی قەڵاتجێ خاوەنی 5 خاڵە و یانەی هەندرێنیش خاوەنی 11 خاڵە و پێشەنگە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتجێ.